بۆ میدیا و چاکسازی میدیایی بخینەوە. کەسی یەکەمی ڕاگەیاندنی بەشێک لە حیزبە کاریگەرەکانی هەرێمی کوردستانن. باس لە دۆخی میدیا دەکەن و هەمویان هاوڕان میدیای ئێستای کوردی پێویستی بە ڕیفۆرمێکی نیشتیمانی هەیە بە جۆرێک کە میدیا ڕۆڵ و بەرپرسیارەتی گرنگی خۆی لاستۆ بگرێت و دوور بکەوێتەوە لەو دۆخە شێواوەی کە ئێستا بەشێک لە میدیای تێکەوتووە. ئێستا میدیا بۆتە بەشێک لە کێشەکان لە جیاتی وەکو منبەرێک بەشێک لە چارەسەرەکان بێت. میدیای کوردی ریفۆرم پێویستە، بەڵام میدیای کوردی دابڕاو نیە لەو ریفۆرمانەی کە پێویستە لە کای سیاسی، لە کای دادگاکان، لە کای تەشریع، لە کای بوارە جیاجەکانە پێویستە بکرێت. گرنگترین خاڵ ئەوەیە ئەو یاسانەی کە یاسادانەری کوردستان دەری کردوون و پەیوەندی بەڕێخستنی کاروباری میدیایەوە جێبەجێ بکرێت لەسەر و هەمویانەوە یاسای مافی بەدەستێنانی زانیاری، چکە ڕۆژنامەنووسەکانمان بەدەستەوە ئەناڵێنن کە کەناڵە ڕسمیەکان وکو پێویست زانیاریان پێنادەن و لەوە نەگەشتون زانیاری مڵکی خەڵکە و پێویستە بخرێتە ڕوو و میدیاکارانیش بیخەنە ڕوو بۆ جەماوەر. میدیای فەرمی و نافەرمی بگەینە کۆمەڵێک پرەنسیپ، کۆمەڵێک هێڵی گشتی کە هەمومان کۆک بین لەسەری کە تایە ڕنگدانەوەی بارودۆخی ئاینی و کۆمەڵایەتی و فەرهەنگی کۆمەلگاکەی خۆمان بێت. لە هەرێمی کوردستان میدیا ڕۆڵێکی گرنگ و بەرچاو دەبینێت، هەرچەندە بە یاسا کاری ڕۆژنامەوانی ڕێکخراوە، بەڵام وەک باس دەکرێت میدیا بەدەرنیە لە هەڵە و کەم و کورتەکان. زۆرینەی شارەزانی بواری ڕاگەیاندن هاوڕان لەسەرەوەی لەم قۆناغەدا میدیای کوردی پێویستی بە خۆڕێخستنەوە و بە خۆداچوونەوەیەکی ڕیشەیی هەیە. هەموو میدیاکارێک هەموو کەسێکی ئەکادمی بدوێنی بێگومان کەم و زۆر سەرنجی ڕخنەگرانەی لەسەر بواری میدیا هەیە و قەناعەتیش وایە کە پێویستی بە چاکسازیکردنە. بەڵام ئەمانە هەمووی لە کۆتاییە ئەبێتە ینی تێڕوانین ئەبێ لە ڕێک بخرێ لە چوارچەوەی هەندێک بۆنەی علمیە ئەمانە ڕێک بخرێ بۆ ئەوەی ببێ لە سەر بێ بە ڕاستپاردا و جۆرێک لە ئیلتیزامیشی پێوە بکرێ. وەک دەوترێت میدیا وەک چەکێکی دووسەر دەتوانێت کاریگەر بێت و کۆمەڵگە و سیستمی سیاسی و بەڕێوەبردن بەرەودۆخێکی پێشکەوت و سەقامگیر و ئاشتی کۆمەڵایەتی ئاراستە بکات. بە پێچەوانەشەوە دەتوانێت ژەهر لە نێو کۆمەڵگەدا بڕێژێت. مەریوانە بڵا، کورسات نیوس، سلێمانی.